النتائج الأولية لانتخابات مجلس النواب العراقي ڕۆژی چوارشەممە 12 تشرینی دووەم ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەیەنرا و چاوەڕوانی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی دەکرێت لە هەفتەی ئایندە کە باگەری زۆرەوە دەکەوێتە ژێر کاریگەری مەرجە سیاسیەکان. ئەوەش دوای ژمارەیەک پێشێلکاری فراوان لەبارەی دوورخستنەوەی سیاسی و بەشداریکردنی میلیشیاکان کە باڵی سیاسیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا پێکهێنابوو. هەروەها چاوپۆشی تەواو لە بەرتیلدانانی ئاشکرای هەڵبژاردن و بەکارهێنانی پارەی دەوڵەت بۆ کڕینی دەنگ کە بە شێوەیەکی ڕوون و پێشبینی نەکراو لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا دەرکەوت. ئەوەی تێبینی دەکرێت لەسەر ئەم ئەنجامانە لەلایەک پەرشوبڵاوی بێوێنەی کورسیەکانی پەرلەمانە چونکە هیچ حزبیان هاوپەیمانیەک نەیتوانی زیاتر لە 15 کورسیەکان بەدەست بێنێت. ئەوەش کورسیەکان بەسەر ژمارەیەکی زۆر لە حزب و هاوپەیمانیەکاندا دابەش بوو کە کاریگەری لەسەر پێکهێنانی حکوومەت و سروشتی کاری ئەنجومەنەکە دەبێت. ئاوکات هاوپەیمانی ئاوەدانی و گەشەپێدان بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەیتوانی ئەو ژمارەیە بەدەست بێنێت کە هەوڵی بۆ دەدا. ئەوەش وا دەکات خەونی دووبارە وەرگرتنەوەی ئەو پۆستە دوورتر بێت لەبەرەوەی بەپێی ئەنجامە بەراییەکان کەمتر لە 50 کورسی بەدەست هێناوە لە کاتێکدا هیچ حزب و هاوپەیمانێکی دیکە نەیتوانیوە سنووری 30 کورسی تێپەڕێنێت. لەلایەکی دیکەوە تێبینی پەلهاویشتنی پارتە شیعەکان لە سنووری جوگرافیای سوننەدا دەکرێت بەهۆی چوونی میلیشیاکان بۆ ئەو ناوچانە لە دوای شەڕی دژی داعشەوە. ئەوەش لە ڕێ پێگێنانی لیستی هەڵبژاردن لە کاندیدە سوننەکان کە ڕۆڵێکی گوماناوی دەگێڕن لە کاتێکدا نوێنەری ناوچەیەکی سوننەن و پشکیان لەو پێکهاتەیەدا هەیە. بەڵام هەڵسوکەوتی سیاسیان بە بژاردەکانی کارکتەرە سیاسیە شیعەکانەوە بەستراوە کە سەرۆکی لیستەکانن. ئەمە جگە لەو گۆڕانکاریەی کە لە پارێزگاکانی کەرکووک و دیالە ڕوویدا کە پەیوەندی بە نوێنەرایەتی کوردەوە هەبوو کە بۆ یەکەم جارە لە ساڵی 2005ەوە کورد تەنها 5 کورسی لە پارێزگای کەرکووک بەدەست بێنێت لە بەرامبەر 5 کورسی بۆ حزب و هاوپەیمانیە سوننەکان و 2 کورسی بۆ تورکمانەکان لە کاتێکدا لە هەڵبژاردنەکانی ساڵانی 2005 و 2010 و 2010 و 2021 هاوکێشەی 6:6 واتە 6 کورسی بۆ کورد لە بەرامبەر 6 کورسی بۆ عەرەب و تورکمان حکمی هەڵبژاردنەکانی کەرکووکی کردووە و ئەم هاوکێشەیە تەنها لە هەڵبژاردنەکانی ساڵی 2014 شکێنرا کاتێک کورد 8 کورسی و عەرەب و تورکمان هەر یەکەیان 2 کورسیان بەدەست هێنا.